بەڵێ بینەران یازی سڵاوتان لێبێت من یادگار فایق مەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتان ئەبم بۆ بەرنامەی باسی ببورن و ڕاتون بە باسی هەڵبژاردن باسی ڕۆژ داوای لێبوردنەکەم کە چەند خولەکێک بەرنامەکە بەهۆی کێشەی دەنگەوە دواکەوت دیارە خۆتان ئاگادارن ئێمە لە 26 شەوی ڕابردوودا لە بەرنامەی باسی هەڵبژاردن لە تەواوی شارەکان لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان شەوی 4 کاندیدی 4 لایەنی سیاسی جیاوازمانەیەنە لەگەڵتان بووین ئەمڕۆ کە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن کۆتایی هاتووە گەڕاوینەتەوە خزمەتتان لە بەرنامەی باسی ڕۆژ منم شەو دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە یەک لە سلێمانی و یەک لە هەولێر لە سلێمانی و مامۆستا حەمەمین پێنجوێنی چاودێری سیاسی حەزوری هەیە سوپاسی ئەەکەم و لە هەولێریشەوە کاک ئازاد جوندیانی سیاسەتڤان و چاودێری سیاسی بە سوپاسەوە ئەوانیش حەزوریان هەیە دیارە مەبەستمانە ئێمە شەو قسە لەسەر ئەوە بکەین کە ئەو هەڵبژاردنەی دوانزەی ئایات کە سبەینێ پێوترێت هەڵبژاردنە گشتیەکان یاخود هەڵبژاردنی گشتی عێراق لە تەواوی عێراق و لە هەموو ئەو شوێنانەی کە عێراقیەکی تایە بەڕێوە چۆ و بەڕێوە دەچێت ئەم هەڵبژاردنە توانێت چ گۆڕانکاریەک دروست بکات دیارە لە ماوەی ئەو بانگەشەی هەڵبژاردنە زۆر ئاماژە بەوە ئەدراکە ئەم هەڵبژاردنە نەخشەی سیاسی عێراق دەگۆڕێت گۆڕانکاری لە نەخشەی سیاسی پێویستی بە چ پێوەرێکەوە ئایا ئەو پێوەرانە و ئەو پێدراوانە لە ئێستادا و معتەیاتانە لە بەردەستن کە نەخشەی سیاسی لە عێراق بگۆڕێ یاخود قسەکە ئەوەیە فعلەن ئەی گۆڕێ بەڵام گۆڕانکاریەکی نەرێنی و نێگەتیڤ ئایا بەنسبەت کوردەوە ئەم هەڵبژاردنە چیتایە و پێگەی کورد لە عێراقدا پێگەکەی جێپێی قایمەکات یاخود زیاتر لەقیەکات و وەکو ئەوترێت ئەوانیش زیاتر هەوڵەدەن کە کورد بخەنە سوچێکەوە و بچووکی بکەنەوە و زیاتر مافەکانی زەوت بکەن ئایا کورد ئەتوانێت چۆن ڕێگری لەمە بکات قسەی تر ئەوە هەیە کە بۆ نمونە لە تەواوی پارچەکانی کوردستانی گەورە قسە لەسەرەوە هەیە کە موامەرەیەک بەڕێوە ئەچێت کە مێژوەکەی کۆنە و هێشتا بەردەوامیشە بەرامبەر بە کورد و لاوازکردنی کورد قسەکەش ئەوەیە بۆچی نەیارانی کورد و دوژمنانی کورد هەمیشە یەکدەنگن بەرامبەر بە بڵین بەرامبەر بە کورد بۆچی کورد نەیتوانی و یەکدەنگ بێ لە نێو خۆی من لە مامۆستا حەمەمین پێنجوێنیەوە دەست پێیەکەم مامۆستا سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ڕوونا کە سبەینێ هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە ئەچێت و کوردیش بەشداری تیا کردووە پارتە سیاسیەکان بەشداریان تیا کردو و کاندیدیان هەیە منەمەوێت بزانم لە پرسیاری سەرەتاو دەستپێک ئایا ئەم هەڵبژاردنە چ گۆڕانکاریەک لە عێراقەکات و چ گرنگیەکی هەیە فەرموو خۆی کە ئەڵێن ئەم هەڵبژاردنەی عێراق چارە نووسازە یان خەریتەی سیاسی عێراقی ممکنە گۆڕانکاری تیاابێ تا ڕادایەکی زۆر ڕاستی و حقیقەتی تایە باش لە حاڵەتێکە کە تەوافقی سیاسی لە عێراقا نەما لە حاڵەتێکە کە ئێستا زۆربەی هێزە سیاسەکان حیزبەکان کاندیدەکان ئەوانەی کە لە دەسەڵاتان و ئەوانەیشی کە لە دەسەڵاتن نین لە عێراقا باسی ئەوەکەن ئەڵێن حکومەتی زۆرینە ئەبێ دابمەزرێ لە عێراقا حکومەتی زۆرینەیش کە دامەزرا یعنی تەوافق نەما یعنی هەموو شتێک لە پەرلەمان هەموو بڕیارێکی پەرلەمان بە زۆرینە بە ئەکسەریەت قەراری لەسەر ئەدرێ لەم حاڵەتە بەسە من نمونەیە گەیەنمەوە بۆ بینەرانی خۆشەویست بەڵێ حەنان فەتلاوی وتی من مادەی 140م تعتیل کردووە و مراندم و نایڵم زیینو بێتەوە ئەمە لە کەناڵە عەرەبیەکانی عێراقەوە بڵاو کرایەوە و فعلەن مادەی 140 هەتا ئێستا برێنراوە ئەو وەختە ئێمە نزیکەی 65 زیاتر ئەنداممان هەبوو لە پەرلەمانی عێراق یەک ئەندام پەرلەمان بتوانێ مادەیەکی دەستوری بکوژێ ئێمە 65 پەرلەمانتار نەتوانن هیچ بکەن جگە لە سەر کۆمار و پۆستەکانی جگە لەوەی کە سەر کۆمارمان هەیە جگە لەوەی کە نایب ڕێیس وزرای عێراقمان هەیە جگە لەوەی نایب
نائبی سەرۆکی پەرلەمانمان هەیە لە جێیشە هەمانە لە ئەو وەختە قایدخواتی ڕئیسی ئەرکانی جێیشی عێراقی کورد بوو ڕئیسی استیخباراتی عێراقی کورد بوو و وەزیرمان هەبوو وەکیل وەزیرمانەوە یعنی مەجموعەیەکی سیاسی و چالاگوانی کورد لە بەغا بوو نەیانتوانی بەرامبەر بە یەک ئەندام پەرلەمان چونکە مەبدەئی تەوافق خەریکە ئەمرێ و ئیستێش داواکە نەمێنێ باش ئەمە علاقی بەم وەزعیت بە پەرلەمان بە هەڵبژاردنەوە بە ئەم منافەسەیە کە زیاد لە حەد بەرامبەر بە هێزە کوردیەکان لە کوردستانە ڕۆشتن و ئێمە 6 پەرلەمانی تر و 65 پەرلەمانی ترمان خستەوە پەرلەمان ئەگەر شت بە ئەکسەریە و کەمینەوە زۆری نەبێ ئێمە کەواتە هەڵبژاردنەکە بە نسبەت کوردەوە نەک گۆڕانکاری چاک ناکا بەڵکو گۆڕانکاری خراپی شەکات و بەرەو زیاتر گۆڕانکاری پۆزتیفەکە و ئەمەیە خەریتەی سیاسی ئەگۆڕێ ئەمەیە واقعی سیاسی ئەگۆڕێ ئەمەیە کە کورد ناومێ دەکا حتا لە پەرلەمانی عێراق ئێمە مەجموعەیەکمان ناردەبەغا بەداخەوە ئەڵێم بەعزێکیان هەر عەرەبی نازانن ئەوانە هەموو فقەها و عالمی زمان و سیاستن بۆ سیاست بۆ خۆیان و حیزبەکانی خۆیانەکەن لە پەرلەمانی فتحەیەک زۆر شتە گۆڕن ئێمە ئەندام پەرلەمانمانە هەیە تا ئێستا دەمی نەکردوەوە لە پەرلەمانی عێراق لەبەر ئەمە بەڕای من یعنی ئومێدێکم من نییە ئەگەر نەک 65 پەرلەمان 70 ئەندام پەرلەمانیشمان بچێتە کەواتە هەڵبژاردنە بە تێڕوانی تۆ بە نسبەت کوردەوە گرنگ نییە بە نسبەت کوردەوە ئاڵێم من بە نسبەت کوردەوە گرنگ نییە لە حاڵەتێکە کە ئەگەر مەبدەئی تەوافق نەما ئەمانەی کە ئەچنە بەغا ئەم هەموو بەڵێنەی کە ئیسە دراوە کاندیدەکان داوێنە سەرۆک لیستەکان داوێنە چوش نەبەغا یەکشت ئەتوانن بکەن پێداگری بکەن لەو مادە دەستوریانەی کە لە دەستوری عێراقا هەیە علاقەی بە کورد و کوردستانەوە هەیە قسە لەسەر جێبەجێکردنی دەستورەکەین سوپاس دەکەم مامۆستا حەمەمین کاک ئازاد سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە جەنابتان گوێتان لە قسەکانی مامۆستا حەمەمین پێنجوێنی بوو من دووبارەی ناکەمەوە بەڵام تەنها پرسیارەکەی من لەو لە قسەکانی مامۆستاوە ئەوە ئەبێ کە ئێوەش بێهیوان بەرامبەر بەم هەڵبژاردنەوە پێتان وایە کە پێگەی کورد لە عێراقی دوای هەڵبژاردن پێگەیەکی لاوازە بێت چونکە پرەنسیپی تەوافق بە شێوەیەک لە شێوەکان کۆتایی هاتووە و کاری پێ ناکرێت لە ڕاستیدا بزارێ پێشەم شتێک سڵاو لە هەردوو لاتان بابەتی ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە من یەک تۆز ئەسمە پێشەوە سەرەتای سوالەکەت بۆ مامۆستا ئەم هەڵبژاردنانی کە لە عێراق کرا یان ئەکرێت سبەینێ بەشێکی کراوە بەشە زۆرەکەی ماوە کەوتێ نەخشەی سیاسیە گۆڕێت نازانم زۆر بابەت گۆڕانی بەسەردادێ منەوە بڕوایم بەوە نییە ئەمە لە ئەنجامی هەڵبژاردن و لە ئەنجامی گۆڕمی و دەبوو چاوەکان ڕەنگە بگۆڕێن ڕەنگە ڕئیسی وزەرایەکی تر بێ یان هەر ئەمە بێ و ڕەنگە جۆرێک لە تەحالوفات دروست بێ لێرە و لەوێ بەڵام لە ڕاستیدا من پێم وایە ئەمە قەزەیەکی سرفەن عێراقی نییە هەموو لایەک ئەزانێ کە چەندین وڵات نەک هەر بەرژەوەندی هەیە دیارە زۆر وڵات بەرژەوەندیان لە عێراق هەیە بەرژەوەندی جیاجیا بەڵام ئەوانەی بەرژەوەندی جیۆسیاسی و جیۆستراتیجی و هەروە جیۆ ئیکۆنۆمیان هەیە لەم وڵاتەدا ئەمانە ئێستا زۆر تەحەکوم بە زۆر مەسائلەوەکەن ئەزمونونەکانی ئینتیخاباتی ڕابردوومان بینیوە کە لە دانانی سەرۆکی کۆمارەوە هەتا ئەگاتە دانانی ڕئیسی ئەنجومەنی وەزیران هەتا ئەگاتە دانانی سەرۆکی پەرلەمان زۆر وڵات مداخلەی هەیە ئەبێ وەڵحاصڵ ئەگەر هێشتا کێکەکە کێکی عێراق وەکو مەسەلە ئیقتصادیەکەوە ئەوانە هێشتا دەستی بە تەوزیعکردنیان نەکرابێ لە مابینی دەوڵەتەکانی دەور و پشت و دەوڵەتی تری دنیادا بەڵام بەرژەوەندیەکانی تریان دەستی بە تەوزیعکردن کردووە ئێستا ینی کێ قەرارەدا دوجار کێ ئەبێ بە سەرۆکی وەزیران بۆ نمونە ئایا هەر عێراقیەکانن دەنگدەرەکان پەرلەمانتارەکانی ناو پەرلەمانن ڕێکەوتنی حزبەکانی
عێراقە بەهی کوردیشەوە نەخێر ئەمە ڕەنگە فۆرم و واجهەی مەسەلەکە بێ لە پشتەوە هەومان ئەزانین کە چێ منافەساتی چێ لێ بەردەوامە بێ دائیمەن پێش ئەو قۆناخانەی کە انتخابات کراوە و سەرۆکی وەزیران دیارکرابێ سەرۆکی دیارکرابێ بینیمانە کە هاتوچوونێکی مەکوچی هەیە لە مابینی ئێران و عێراق تورکیا و عێراق سعودیە و عێراق ئەمریکا و عێراق بەریتانیا و عێراق وەک چۆن لە نێوان خۆنشیاندا بە هەمان شێوە ئەو کەواتە کاگازار هەیە بە لە بەرچاوگرتنی ئەو پێدراوانەی کە لەم سێخولەکە جەنابتان خستانە ڕوو ئەم هەڵبژاردنە بە نسبەت کوردەوە چ جۆرە گۆڕانکاریەک دەهێنێتە کایەوە لە ڕاستیدا من لەگەڵەوە نیم بڵێم تەوافق ماوەیان نەماوە چونکە لە ئەسڵدا نەماوە علاقی بەوەدانێت دوای ئەم انتخاباتە زۆرینە و کەمینێ لە ڕابردوشدا هەر زۆری نەبوو زەحمەت نەبێ ئەو ئیجراعاتانەی کە کراون ئیجراعاتی یەکەمی مالکی کە بودجەی کوردستانی بڕی زەحمەت نەبێ ئەو کاتە ئەو کاراکتەرە مهمانەی کورد لە بەغدا بوون پەرلەمانتارەکان لە بەغدا بوون ئەو ناکۆچیایی کە دواتر کەوتە نێوان کورد ئاها لە بەغدا بەو شێوەیە نەبوو لە ناو پەرلەمانتارەکان و لە ناو نوێنەرانی کورد لە دەوڵەتی عێراق نەک لە هەتەنیا لە حکوومەت بەڵکو لە پەرلەمانیش و لە حکوومەتیش وەکو دواتر نەبوو ئەو کاتە نەمانتوانی هیز بکەین مادەی ١40 دوای تێپەڕینی 1 ساڵ بەسەر دەستوداوتیان کۆتایی پێهات لەبەرەوەی ماوە زەمەنیەکەی دیاری کراوە کۆتایی پێهات نەمانتوانی هیز بکەین ڕاستە ناوە بە جوهودی بە ئەوەی پێ ئەڵێن قووەتی معنەوی سەرکردایەتی سیاسی کورد هەندێک مەسائل ڕۆیش بۆ نمونە چەند جارێکی دوای ئەوە میزانیە بۆ مادەی 140 دیارکرا بەڵام بەتاڵکردنەوە و تەعتیلکردنی ئەو مادەیە بەردەوام بۆ بە شێوازی تر و بە شێوازی زۆرا و زۆر بۆیە من پێم وایە جارێککە نەگەڕێنەوە بۆ خەونی تەوافق و ئەوە ڕەنگە تەوافق نەبووێ بەقەدەر ئەوەی قورسایی سەرکردایەتی سیاسی کورد لە بەغدا و لێرە یعنی هەم سەرۆکی کۆمار و هەم سەرۆکی هەرێم و هەم کەسە دیارەکانی تری کە لە بەغدا بوون ئەیان توانی هەندێک مەسائل فەرز بکەن بە تایبەتی لە ڕێگەی ئەو پەیوەندیەی کە ئەو کاتە لە مابینی کورد و ئەمریکا لە مابینی کورد و بەریتانیا پەیوەندیەکە باشتر بوو یعنی وەکو ئێستا نەبوو کە زۆر جارانە بینین ئەمریکا مەساڵحی خۆی حەسر کردو بە شتی تر لە شتی تردا بەستوێتەوە بۆیە من بڕوان بەوە نییە کە ئەم قۆناخەی داهاتوو بۆ کورد هیچ شتێکی مهم بێ هەرچەندە ئەبێ ئەوەش بڵێن کە ئێمە ئەم انتخاباتەوە بەشداریکردنی کورد وەکو ئەڵێن شەڕون لابد من هوو بوو ئەنی شەڕێک بۆ وا بیکەین بە تایبەتی گوشاری زۆر لە وڵاتانی تر لە ئەمریکا و لە شوێنەکانی تر هەبوو بۆ ئەوەی هەنگاوێکی تریش ئەو مەسلەی یان ئەو خەونەی کە ئەمریکا دایناوە عێراق بکاتە دەوڵەتێکی مۆدێر بیکاتە دەوڵەتێک لە سەروی ینی ئەوی پێ ئەڵێن بان نەتەوە و بان مەزهب پێم وایە نەک خەونیشە بەتەنیا زڵە خەونە ئەمە لە عێراقێکی بەو شێوەیە ممکن نییە ئامانجی ئەمریکا بێتە دی بە هیچ نەوەیەک بەڵێ سوپاس دەکەم کاگازات بێگومان دێمەوە لات مامۆستا حەمەمین دیارە کاگازاتیش بە شێوەیەک لە شێوەکان بێهیوایە یاخود با بڵین گەشتبین نییە بەوەی کە تەوافق جێبەجێ بکرێت و مافەکانی کورد بدرێت کۆمەڵێک پێدراوی خستە ڕوو قسەکە لە ئێستادا لەسەرەوەیە ئێمە ئەڕۆینەوە بەرەو بەغدا و کورد ئەیەوێت بەهێزەوە بەشداری ئەم هەڵبژاردنە بکات بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەش کە لەو 329 کورسی کە هەیە چاوەڕێکرێ کورد ینی زیاتر لە 50 کورسی نەبێت کە ئەگەر جاران یەک لەسەر سێ بوو بێت ئێستا ڕەنگە بێت بە یەک لەسەر حەوت بە شێوەیەک لە شێوەکان یەک لەسەر 6 قسەکە ئەوەیە کورد چۆن بچێتەوە بۆ بەغدا کە ئەڵێم کورد واتە تەواوی پارتە سیاسیەکانی بەشدار بووی ئەم هەڵبژاردنە ئێمە باسمان کرد کاکازادیش باسی کرد کە ئومێدێکی گەورە نییە ئەگەر ئێمە بچینە بەغا بە هەر چەند عەدەدەوە مهم ئەوەیە بە چەند نەوعیەتەوە بە چەند کەسایەتی کە بتوانن متەمەکی من بتوانن لەوێ قسە بکەن دیفاع بکەن مەسەلەی کورد و ئەو مادە دەستوریە کە عاتڵ بووە بیخەنەوە کار مهم ئەوەیە
خاڵی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم مهم ئەوەیە کە ئەم هێزە کوردیانە ئەم حیزبە کوردیانە کە ئێستا لەو پەڕی ناکۆچی و بینیمان لە حملەی انتخاباتە چیان بەیە کرد و هەموو شتێکیان هەڵخست ئەمە مهم ئەوەیە ئیتیفاقێکی مەبدەئی بکرێ بە یەک دەنگ بچنەوە بەغا بە یەک دەنگ دیفاع بکەن نەک جەماعەتێک تەژێ حکوومەت بکەن بڵێن بڕۆرەوە بۆ کوردستان و معاش بدە بە خۆتان معاش بدەن بە خەڵک مەیدەن بە حکوومەتی هەرێم چونکە لەم حاڵەتە پرۆسەی سیاسی نامێنێ لە عێراق ئەو شخصیەتی پرۆسەکە نامێنێ لە پرۆسی سیاسی نامێنێ لە عێراق مهمەوەیە مختصر بە یەک دەنگ بچین ئەگەر بتوانین یەک پرۆگراممان هەبێ چۆن ئیش بکەن لەوێ کورد چۆن ئیش بکەن لەوێ لە پەرلەمانە و آخر دیفاع هەتا ئەتوانن دیفاعیش بکەن لە جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانەی کە لە دەستوری عێراق گەند و حاڵەتە زیاترمان بەدەستەوە نییە. باشە چەند گرنگە پارتە سیاسیەکان لێرە لە هەرێمی کوردستان گفتوگۆ بکەن کاتێکە چن لەگەڵ لایەنێکی عەرەبی سوننەیان شیعە دانوستانەکەن یەک وەرەقەی دانوستان و تەفاوزیانە بێت. منیش ئەواڵێم بە یەک دەنگ بە یەک وەرەقە بە یەک پرۆگرام چنە بەغا ئەگەر ئەمە بکەن احتیمالە زەختێکی سیاسی بخەینە سەر حکوومەت کە هەندێک لەو مادە دەستوریانەی کە لە مەسلحەتی کوردە جێبەجێ ئەگەر نەیکەن وەکو مەسلەی بودجەیە وەکو مەسلەی ناوچە ناکۆکەکانە وەکو مەسلەی پێشمەرگە و معاشی پێشمەرگەیە بتوانن ئەم شتە ئەساسیانە کە لە دەستورە هەیە تەسبیت بکەن ئەوە گەورەترین دەستکەوتە بۆ ئەم قۆناغەی ئیستەی کورد. ئەگەر ینی وەکو گریمانەیەک سێری بکەین ئەگەر ئەم هەنگاوە نەنێن و بە فرەکوێ خایی بچنەوە بەرەو بەغدا چی ڕوو دەدات؟ حاڵمان چۆنە هەروە بێ خراپ دەبێت. سپاس دەکەم کاگازات هەر هەمان پرسیار ینی زۆر جار کە باسی ئەوە کرێت ئێمە بچینەوە بەرەو بەغدا بینیمان لە ماوەی ڕابردوودا کە بەشێکی زۆری لایەنەکان تاک و دوو ئەچوون بۆ بەغدا و دانیشتنیانە کرد و بە ناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە قسەیانە کرد وەکو مامۆستا حەمەمی ئاماژەی پێدابوون منە داوایان کردووە موچە نەدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پارێزگاکانەوە دابەش بکرێت تەنانەت زۆر جار قسە لەسەرەوە کرا کە مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستانی شەیە قسەکە ئەوەیە چەند گرنگە بەر لەوەی بچن بۆ دانوستان لێرە پارتە سیاسیەکان دانیشتبوون و گفتوگۆیان کردبێت و وەکووتم وەرەقەیەکی تەفاوز و دانوستانیانە بێت. لە ڕاستیدا ئەمە وەکو تێزێکی زۆر جوان و نایابە بەڵام ئایا لە کاتێ دێنە سەر واقع ئەمە تا چەند ممکنە چونکە تا چەند ینی بە کوردیەکەی لە کوردستاندا لەو حزبانێکی ئێستا لە منافەسەی هەڵبژاردندان و بەیانی تا ئەم وەختە یەکلا بۆتەوە هێزێکی ئەساسی ئەو هێزە ئەساسی کە لە کوردستاندا هەیە ئەتوانێ ببێتە یان دەرفەتی ئەوەی بۆ ڕەخسێنرێ ببێتە کۆکەرەوە ئێمە دوێنێ جۆمان لە قسەکانی کاگنێتی وان بوو کە لە ئاخیر بانگەشەدا ئەو داوایی پێشکەش کرد بۆ ئەوەی کە هەموو لایەک بەیەکەوە ڕێککەوین و بەیەکەوە بە یەک دەنگ و بە یەک بەرنامە و بە هیم بچینەوە بەغدا ئەمە نیەتێکی زۆر باشە و ئەمە تێزێکی زۆر باشیشە بەڵام ڕاستیدا ئەمە لەو دوسێ ڕۆژێ ڕابردوودا من نامەوێت ناو بەم چکە ئێستا حملەی انتخاباتی وشتیوا لە ئارادانیە بەڵام گوێم لە کاندیدی یەکێک لە حزبە گرنگەکانی کوردستانە بوو کە شانازی بەوە کرد وەختی خۆی لە بەغدا لە مەرحەلەیە 4 ساڵی ڕابردوو یەک ڕیزی کوردیان نەهێشت و تێکیاندا و دژی وەستاونەتەوە. ئایا ئەمە لە کونفەیەکونیەکە طبعا ئەو قسانش تەنیا هی ئەم 20 ڕۆژەی حملەی هەڵبژاردن نەبوو ئێمە بتر لە 4 ساڵە گوێمان لەو قسانە ئەبێت کە بەو شێوەیە تەعامل ئەکرێ ینی بە کوردیەکەی ئەوانەی ئەسنە بەغدا هەمویان وەکو یەک پێش ئەوەی بەرنمەیان هەبێ هەمویان قەراریان داوە قووەتی کورد توانای کورد شیانی کورد لە بەغدا تەوزیف بکەن لە پێناوی بەرژەوەندەکانی کورد لە بەغدا یان ئەیانەوێ حزوری خۆیان لە بەغدا تەواجودی خۆیان لە بەغدا تەوزیف بکەن بۆ یەکلاکردنەوەی ناکۆچەکانی ناوخۆی هەرێم ئەمەمان زۆر بینی قسەکانی مامۆساج بەشێک بوون لە بەڵگەی ئەوەی پیشانەدا کە ئەمە دیوێتی بۆیە من پێم وایە یان ئەگەر لێم پرسی لە هینەیە ئەڵێ
متشائل من متفائلم بۆ معنای کە خەڵک باسی لێوەکەوە نە متەشائمیشم لەبەرەوەی من پێم وایە دوزار ئەگەر ئێمە لە بەغدا ئەم جارەیان لەگەڵ هێزە عێراقیەکان نەگەینە نەتیجەیەک و مەرامی کورد جێبەجێ نەکرێ بێگومان ئەو کاتە کورد ئەبێ بیر لە ڕێو شوێنێکی دیکە لە ئاراستەیەکی دیکە لە کارکردن بکاتەوە لەسەر مەسەلەکانی تایبەت بەخۆی و من پێم وایە ئەو کاتە دەرفەتی زۆر لە گونجێەوە ئەو کاتە بیانووی ئەوانەش نامێنێ کە پێیان وابوو ئەمە ڕیفراندۆمە وای لێ ئەمەکرەوە ڕیفراندۆم تێپەڕی ئەو ئێستا هەڵبژاردنەیەکی تر هاتە پێشەوە ئەوە خەڵکی دیکە ڕەنگە وەجهی تازە لە ناو کوردیش بچێتە بەغدا کەم و زۆر بۆیە بەڕاستی من وایە بینم کە لە داهاتوودا ڕوونە بێتەوە کە بەغدا بە هیچ جۆرێک هاوکار نابێ ممکنە لە هەندێک خاڵی سانەویدا هاوکار بێ یعنی تۆ تەماشای یەک شتی زۆر بچووک بکەین کە بەڵێ ممکنە لە وڵاتێکدا کە ئەزەماتی زۆر قرس هەبێ ئەزەماتی ئەمنی قرس هەبێ داگیرکردنەوەی شارێک هەبێ بە بەکارهێنانی جەیش بەبێ دەستور بەبێ پشتیوانی دەستوری لەو گەرمەی ئینتیخاباتیشدا کە بە حسابی خۆی جەماعەتی بەغدا هەموو ئومێدیان لەسەر ئەو هەڵتینیوە وەزعی کەرکووکیان ئاسایی کردەوە وەزعی تووز خوڕماتیوان ئاسایی کردەوە من زۆر ئاگادار نیم نانی بەخۆم مباشر بەڵام بیسم لە هەندێک لە داق و قوول لە تووز خوڕمات و ئەوانە یەک چاودێری کوردیشی لێ نەبووە لەسەر سندوقەکان ئیتر هەموو بۆ خۆیان ئەوانەی تر برابەشیان کردووە لەگەڵ یەکەکەم کاگازە بڵێ بەڵێ بێگومان کاتمە وڵات پێم باشە قسە لەسەرەوە بکەین کە ئەگەر گوێ لە کورد نەگیرا و تێبینیەکانی کورد لە بەرچاو نەگیرا و پرەنسیپی تەوافق جێبەجێ نەکرات کورد دەبێت چی بکات سوپاس دەکەم کاگازات مامۆستا حەمەمین پرسێکی دیکە هەیە کە مەبەستمە قسەی لەسەر بکەین بیرمە لە ماوەی ڕابردوو بەرنمەیەکمان کرد پێکەوە ئەو کاتەی کە تازە بەداخەوە ئەفرین کەوت بوو یان داگیر کرا بوو با بڵێن ئاماژەت بەوەدا کە موئامەرەیەک هەیە لە تەواوی پارچەکانی کوردستانی گەورە بۆ ئەوەی کورد تەحجیم بکرێت بخرێتە سوچێکەوە ئەوەشی بەدەستی هێناوە بە دیاریکراوی لە باشوور و پاشان پارچەکانی دیکەش لە دەستی بچێت ئەم موئامەرەیە تازەیە و لەقی دووەمی پرسیارەکەشم هێشتا بەردەوامە بەڵێ من خۆشم لە بیرە لە بەرنمەیەکە لەگەڵ جەنابە و لە مانگی سێ وازام ناوەڕاستی مانگی سێ بوو لە برادرێک کە لە مەودا پرێسی ئیشەکە دیمانەیەکی لەگەڵ کەم دیدارێکی لەگەڵ کردوون لەوێ بە تەفەسیل باسم کردووە پێش لە ساڵی 2015 علاقاتی تورکیا و ئێران دەستی کرد بە جموجول گەیشتەوە حەدەی کە کەوتنە دیدار و کەوتنە سەردان بۆ ئەنقەرە و بۆ تاران لەسەر مستەوای سەرۆک لەسەر مستەوای ڕئیس وزەرا لەسەر مستەوای ڕئیسی هەواڵگری لەسەر مستەوای ڕئیسی ئەرکانی جێیش و وەزارەتی دەرەوە لەسەر مستەوای وەزارەتی دەرەوە لەسەر مستەوای ئابووری سیاسی اقتصادی هەواڵگری عەسکەری باش ئەمانە نەچوون لەوێ دانیشتن تاوڵە بکەن یا قاوە بخۆنەوە ئەمانە چوون لەو وەختەوە کە لە باشووری کوردستان مەسەلەی جیابوونەوە و سربەخۆیی کەوتە ناو خەڵق لە هەر مستەوایەک بوو بە هەر شکلێک بوو خەڵک باسیەوە کرد کورد چۆن لە عێراق جابێتەوە لە ڕۆژاوای کوردستان پرۆژە و میساقی کۆنفیدرالیان تەرح کرد و کۆنگرەیان کرد و زۆربەی هەرە زۆری خەڵقی ڕۆژاوای کوردستان بڕیاری لەسەردا باش و هێزی سیاسی بەشی هەرە زۆری و عەسکەری کە لەوێ کارەکەن پاڵپشتیان بڕیاریان لەسەردا ئەمە بووە هۆی ئەوەی کە لە پارچەکانی تریش ئەو مەسەلەیە لە ناو عەقڵی سیاسی چ ڕۆژهەڵات چ باکوور کەوتە ناو چەکەرەی کرد هێزی سیاسی و عەقڵی سیاسی و تەنزیماتی حیزبەکانەوە
ئەمانە کەوتنە هاتوچوو چۆن ئەم پرۆسەی کوردە کە خەریکە مەسلەی نەتەوەیی کامڵ ئەبێ کە خەریکە کورد بەرەو ئەوە ڕواکیانێک بۆ خۆی دروستکە ئیتر لە پارچەیەک بێ لە دوو پارچە بێ یان وەکو یەک بێ ئەوان بڕیاریاندا کە ئەبێ ئەم پرۆسەیە لە باربەرە کە ئەم پرۆسەیە کەم بکەنەوە ئەوانەی کە گوێیان لێ منە کە سەیرمانەکەن حەزەکەم بگەڕێنەوە بۆ ئەو بەرنامانە و یا ئەو نووسینانەی کە لە پەیجەکانە من باسم کردووە خاڵەکانیان ئەوە بوو کە ئەبێ کوردی عێراق بچێتەوە چوارچێوەی ئۆتۆنۆمی کوردی باشوور بە هیچ کوردی ڕۆژاوە عەفوو بە هیچ شێوەیەک نابێ باسی سربەخۆ و کیان و جیابوونەوە و ئۆتۆنۆمی ئەم شتانە بکە وەکو هاوڵاتی یعنی مەسەلەی کورد دۆزی کورد لە هەر چوار پارچەکە بخەنە دۆزی هاوڵاتی بوون بیگەڕێنەوە چوارچێوەی یەکەم و بچووکیکەنە مرەبعی یەکەم وەکواڵێن چونکە ئەوە لە پێش ئەمانە لە تورکیاوە دەستی پێکرد لە گرتنی هەدەف لە لێدانی هەدەف لە وێرانکردنی شارەکانی وەکو نسەیبین گەڤەر منتیقەی هەکاری هەمووی سووری ئاماد ڕاگواستن دەستی پێکرد ئەمانە هەمووی یەک حەلەقەیە حلفێکی غەیرە معلن لە بەینی ئێران و تورکیا و عێراق و سووریا هەیە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسەیە لەوێ مەسەلەی هەدەفیان کرد بە لە باکوور کرد بە بیانوو کە ئەمانە جیابوونەوە خوازن ئەمانە پەکەکەن ئەمانە شەڕی عەسابا دەکەن ئیلا ئاخری ئەو هێرشیان کرد لە باشوور مەسەلەی ڕیفراندۆمیان کرد بە حوجەت لە ڕۆژاوای کوردستان مەسەلەی ئەوەیان کرد کە کورد متەحالیفە لەگەڵ ئەمریکا و ئەمریکا ئەوێ و ئەمریکا و سەهیۆنیەت و نازانم چی ئەیانەوێ دەوڵەتێ بۆ کورد دروستکەن و 30,000 چەکداریان بۆ دروستکەن و 30,000 چەکداریشان دروست کردووە پێش ئەوە و پارچەیەک لە وەتەنی عەرەبی وەکو خۆیان دەڵێن جیا بکەنەوە لە سووریا ئەمانە پیلانەکەیە بەڵام سوالێک لێرە هەیە باش ئایا ئەمانە هەبوو کەسێکی وەکو من کە متابعێمی میدیاکانم ئەم شتا ئەزانم زۆر کەسی تر ئەیزانێ لە زۆر میدیا بڵاو کرایەوە ئایا سەرکردە و عەقڵی سیاسی کوردی عێراق نێزانی ئەمە هەیە و ئەنجامەکەی ئەوە بێ کە بینیمان ئەمە سوالێکە ئەبێ بیکەین لە خۆمان و لە هەموو کەس ئەمە یەک دووهەم بەرامبەر بەم پیلانەی کە ئەم حیلفە غەیرە شەریفە غەیرە معلەنەی کە بەرامبەر بە کورد دروستکراوە ئایا کورد چیەکە هێزی سیاسی کورد چیەکە چ لە باشوور چ لە باکوور چ لە ڕۆژاوا چ لە ڕۆژهەڵات ئەمانە چیەکەن ئەم عەقڵە سیاسیە کوردیە ئەم حیزبانە ئەم سەرۆک کوردانەی کە چەند ساڵە خەبا دەکەن و ژیان و ژیان و ماڵ و ماڵی خۆیان لە پێناوی ئەمە سەرف کردووە بیریانەوە نەکردو کە ئەوانیش لیقایە بکەن کۆبوونەوەیە بکەن بە ئاشکرا بێ بەدزی بێ دیارە من کات پرۆگرامێک دابنێن بەرامبەر بەمە بکەی جەنابەت وە قسەیەکش لەسەر کۆنگرینەتەوەی بکەی کاک ئازاد وەکو جەنابیشتان گوێتان لێبوو مامۆستا حەمەمین ئاماژەی بەوەدا کە پیلانگێڕیەک لە ئارادا بووە و بۆ چەند ساڵێک پێش ئێستا ئەگەڕێتەوە و هێشتاش بەردەوامە بۆ نمونە بچووکترین نمونە بۆ پاڵپشتی قسەکانی مامۆستا ئەوەیە کاتێک کە دۆناڵد ترامپ و ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران دەکشێتەوە ئەمڕۆ تورکیا و دوێنێش دووپاتی کردوەوە ئەمڕۆژ دووپاتی کردوەوە و دووباری کردوەوە ئاماژە بەوادا کە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ تەهران وەکو ئەنقەرە پەیوەندیەکانمان بەردەوام ئەکەین و بە فرسەتیشی ئەزانین بۆ ئەوەی پەیوەندیەکانمان زیاتر باش بکەین لە هەموو ڕوویەکەوە کەواتە لێرە پرسیارەکە ئەوەیە جەنابیشت پێم خۆشە لەوێوە داخلی پرسیارەکەم بم وتارێکت نووسیوە بڵاو کردوتەوە لە ژێر ناونیشانی شکستی دوو ئەزمموی ڕۆژئاوا بۆ بنیادنانەوەی دەوڵەتێک بە ناوی عێراق کەواتە و نمونە تێناوەتەوە بۆ نمونە یەکەم جار کە فەڕەنسا و بریتانیا لە دوای بۆ نمونە ئەیبینی لە دوای جەنگی جیهانی یەکەمەیکەن پاشان ئەمریکا لە 2003 ئەیکا لە ئێستادا بنیادنانەوەی عێراقێک
ئەگەرێکی بەهێزە یاخود ئەم عێراق لە یەک هەڵەوەشێ بە پێی زانیاریەکان و بە پێی بۆچوونی جەنابیشتان. لە ڕاستیدا من پێشتۆزێک ئاماژەم بەوەدا کە ئەمریکا و غەیری ئەمریکاش ناتوانن عێراق بکەنە ئەو دەوڵەتەی کە بەرژەوەندیەکانی ئەوان دوازار بپارێزێت، چونکە دەوڵەتی عێراق ناتوانێت بە هیچ جۆرێک لە سە ساڵی ڕابردووەمان بینیوە دەوڵەتی بان نەتەوە و بان مەزهەب بێت، چزای بان ئایدۆلۆژیا و بان ئەحزاب. ئەمە کە مەسەلەیەکی عادیە حزبێک لە انتخاباتدا باتەوە. مەبەستم ئەوە نییە، مەبەستم ئەوەیە کە ئەم ئەمریکا ئەم جارەشان ڕوبەڕووی شکستی ئەوە ئەبێتەوە کە بتوانێت دەوڵەتی عێراق جارێکی کە بنێتەوە بەو شێوەیە کە خۆی ئێوێ. من پێم وایە چەند ئەمریکا دەسەڵات و گوشاری هەیە و هەیمەنە هەیە بەسەر قادەی سیاسیەکانی عێراق و ئەحزابی سیاسی عێراق بەقەدەر ئەوەش ئێران هەیەی. تورکیا بە شێوەیەکی لە پەناوە و نەرمتر و بە شێوازێکی تر ئەویش دەسەڵاتی خۆی هەیە بە تایبەتی بەسەر کیاناتی سوننەدا و بەسەر ئەحزابی سوننەدا. من پێم وایە ئەمریکا جارێکی کە فەشەلێکی دیکە بەرهەمەهێنێتەوە بۆ خۆی کە لێرەدا ئەهەمیەتی کورد و یەک ڕیزی کورد زۆرتر دەرەکەوێت، چونکە 4 ساڵی کە هیچ نییە لە مێژوودا. ئەم 4 ساڵە جارێکی کە ئیتر دەسەڵاتی بەغدا ئەو تەحالوفە ئیقلیمیەی کە هەیە لە دژی کورد چ ژەهراوێکی تر و تاڵاوێکی تر بەگەروی کورداکەن، ئەمە مۆزوعێکە لەو لایدا بنین. بەڵام دوازار ئەم ژاراوە تاڵە بە قورجی ئەمریکاشە ئەچێ، چونکە تێگا کە واقعی ئەم عێراقا جۆرێکە خۆی تیۆریسینەکانی ئەوانە میشە و توانێت عێراق ناتوانێت بەیەکەوە بژی. عێراق ئەبێ هەڵوەشێتەوە، عێراق ئەبێ لانی کەم ببێ بەسێ کیانی ناوخۆیی. یعنی تۆ تەماشاکە ینی معامەرەکان بە تایبەتی لەلایەن عێراق و تەمان عێراق بەخۆی نییە، لە پشتی عێراقەوە چێ هەیە، لە پشتی عێراقەوە چێ هەیە هەمومان ئەزانین کە ئێران بە دەرەجە یەک و تورکیا کە ئەڵێم عێراق مەبەستم لە پشت دەسەڵاتدارانی مهەیمن و بە هەژمونداری عێراقشی هەیە. ئەمە دیارە کە چۆنە پێشووتریش یعنی هەندێک پرسیاری زۆر بەسیط هەیە. ئێمە تەنیا باسی ئەو خاڵانە ئەکەین کە لە دەستوردا پێشێریان کردووە، ئەوەی ڕەبتی بە ئێمەوە هەیە. زەحمەت نەبێ هەمومان ئاگامان لێتی لە دوای دەرچووی دەستوری عێراقەوە چەند شوێنێکی تر لە عێراقدا داوای پێکهێنانی هەرێمەکەن ڕێگەیان پێ نەدراوە. حتا جۆرێک لە شەڕ بە بیانووی تر و بە هەبوونی هەندێک واقعی تری هاوشانی ئەوە لە منتیقەی بەسرا لە سەردەمی مالکیدا ڕوویدا کە خۆتان نەزانن هەندێک شوێن بە تایبەتی بەسرا خوازیاری ئەوە بوون کە فیدرالیەت هەبێ ئەوێش بگرێتەوە. یعنی ئەگەر ئەمریکا قرار وایە چاودێر بێ بەسەر وەزعەکانە بەسەر دەوڵەتێکدا کە خۆی پارەیەکی زۆری خەرج کرد، خوێنێکی زۆری خەرج کرد بۆ ئەوی بنیاتی بنێتەوە، بۆ ئەوی پێشوو بڕوو خوێنێ و ئەمە بنیات بنێتەوە. ئەگەر چاودێرە یعنی ئەوەی ئێستا ئێمە بە خەڵک ئەڵێن کە 55 مادەی دەستوری بەنسبەت کورد پێشێر کردووە، بەنسبەت عێراقەوە بە 100 مادە و بە ژمارەیەکی ێزگا زۆر. ئەگەر هەموو دەستوری پێشێر نەکرد بێ بە کاملی باشە ئەوەی کە ڕاعی دامەزرانەوەی ئەو دەوڵەتە بوو لەکوێیە بۆ هەرچاوی لەوەیە. ینی خەڵکانی دیکە بە تایبەتی کورد بێتە قوربانی ئەوەی ئەوان ئەیانەوێت چ جۆرە سیاسەتێک لێرە بکەن. ئۆکەی ئەمە ئەزانین ئەمریکا وڵاتێکی گەورەیە و شانازی بەوە ئەکەین کە ئەمریکا دۆستمان بێ، هاوپەیمان بین، لەگەڵمان بێ و ئەمە بە مهمیش ئەزانین بۆ خۆمان. بەڵام لە ڕاستیدا ناشکرێ هەر ئێمە بکاتە قوربانی ئەوەی کە زڕخەوێکی خۆیان وەدی بێنن لە بنیاتمان. کەواتە وەکو پێشتر ئاماژەم پێدا کاک ئازاد، پرسیارەکە ئەوەیە ئەگەر کورد ئەم جارە دیسانەوە کرایەوە بە قوربانی و داواکاریەکانی لە پێشچاو نەگیرا و نەک مافە زەوتکراوەکانی نەدرایەوە بەڵکو هیچ زیاتریشی لێ زەوتکرا، ئەلتەرناتیڤ و بەدیلی چییە؟ ئەبێت چەند گاوێک بنێت؟ ئەزانین ئێمە بۆ وەختی خۆی بێڵینەوە ئێستا ڕەنگە زوو بێ هێشتا چۆنە بە تایبەتی کە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بە پێی چاودێرانی زۆر شارەزا. بۆ نمونە دانایی فەرکە یەکەم سەفیری دەوڵەتی ئێران بوو لە دوای ڕوخانی سەدام حوسێن پێشسەر ڕۆژێک ئەڵێ لانی کەم پێکهێنانی حکوومەتی تازەی عێراق
6 هەتا 7 مانگ ئەخایەنێ پێشووتیش بینیمانە کە چەندی خایاندووە و دوزار لێرەوە لە هەولێرەوە ڕێککەوتنەکە جێبەجێکراوە بۆ ئەوەی حکوومەتێک بە زۆر پێشوەخت نەکەوینەوە بەڵام لە ڕاستیدا من ئەمەوێ ئەوە بڵێم کە لە ئەسڵدا کورد نابێ هیچ ئومێدێکی نە بە فیدرالی و نە بە غێری فیدرالی هەبێ کورد ڕفراندۆمی خۆی کردووە گەلەکەمان تاکەکانی ئەم کۆمەلگایە بڕیاری خۆیان داوە و ئەمن پێم وایە ئەوانەی دوێنێ دژایەتی ڕفراندۆمیانە کرد پاش مدەتێکی کە ڕەنگە بەقەدەر ئێمەمانانی پشتگیری سەربەخۆی ڕفراندۆم بەقەدەر ئێمەوە ڕەنگە هەندێکجا مزایدەشمان لەسەر بکرد ئەمن مەمنونیانە بەمەگە بگاتە ئەو ڕۆژەی مزایدە بەسەر ئێمەمانان سپاس دەکەم کاگازات بەڵێ سپاس دەکەم بێگومان کاتمە وەلات قسە هەر لە وتارێکی دیکەت ئاماژەت بە نووسینێکی یاخود وتارێکی دکتۆر ئەحمەدی نەقیب زادە کردووە سەبارەت بە شەپۆلی سێهەمی سەربەخۆی لە ناوچەکە من دواتر قسەی لەسەرەکەم لەگەڵ جەنابتان مامۆستا حمەمین بەنسبەت کوردەوە خۆت لە پرسیاری پێشوومە لە 4 بۆ 5 خولەک بە وردی ڕوند کردەوە پیلانەکە قسەکە ئەوەیە لە ئێستاە سەبارەت بوو ئەوەی تاکی کورد زیاتر تێک نەشکێنرێت ئیرادەی و زیاتر هەمیشە بیر لەوە نکاتەوە کە تاکێکی ژێردەستە بێت و وڵاتان و کەسانی سەردەستە حکمی بکەن چەند گرنگە سەرکردایەتی سیاسی کورد لە تەواوی کوردستان نەک تەنها لە باشوور بیر لەوە بکەنەوە دابنیشن پێکەوە وەکو جنابەت ئاماژەت پێدا وەک چۆن ئەوان بەنهێنی و بە پەنهان دانیشن و پیلان دش بە کووردا ئاڕێژن کوردیش پلانێکی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی و پیلانانە من حەزەکەم جوابی ئەو پرسیارە ئەدەینەوە باش حەزەکەم ئیشارەتێ بەوە بدەم ئەم قسانەی ئێمە بۆ ئەوە نییە خەڵک ناومێت بکەین یان وەرەی خەڵک بڕوخێنین باوەڕمان بەوە هەیە کە ئەم شۆڕشەی میلەتی کورد کە ئەڵێم شۆڕشی میلەتی کوردیانی لە هەموو پارچەکان و ئەم شەپۆلەی داواکردنی ئازادی و سربەخۆیی و بەکارهێنانی سەرۆت و سامانی ئەم کوردستانە بۆ میلەتی کورد ئەمە بەردەوام ئەبێ و ئەڕوا و ئەگاتە ئامانجی خۆی ئەمە شتێکی تاریخیەوە لا محالارە هەرە بێ بگاتە ئامانج باش بەنسبەت پرسیارەکەی جەنابەت کە ئەوان خەریکی ئەوەن و ئێمە بۆچی شتێک نەکەین منیش ئەو پرسیارە ئەەکەم و داواش ئەەکەم کە ئیتر وەختی ئەوە نەهاتووە ئەم حیزبانە ئەم قیادانەی میلەتی کورد ئەم لیدەرانەی کە بەرامبەر وەستاون لە هەر پارچەکان ئەبێ بیر لەوە بکەنەوە کە بەرژەوەندیەک هەیە بەرژەوەندیەکی عولیا هەیە بەرژەوەندی نیشتمانە بەرژەوەندی شەخصیەتی کووردە بەرژەوەندی کەرامەتی میلەتی کووردە من هەموو جارێ ئەو قسەیەکەم ئەو لەم ڕۆژانش بەڵام کردەوە ئەمە چوینە لەگەڵ ئەسمە شەریف و هەندێک برادەر چوینە لای قەزافی پێمانوت باسی مەسەلەی کوردیان کرد وتی بۆ داوای سەربەخۆیی ناکەن کاگە ئیسماعیل وتی لەبەر ئەوەی ئێمە داوای ئۆتۆنۆمیەکەن خەریکردن ئەنفالمانەکەن ئەمان کوژن ئەمان بڕن ئیبادەمانەکەن وتی ئەگەر دەوڵەتان نەبێ یعنی میلەتێ دەوڵەتی نەبێ مردووە یعنی بە شکڵێکی غێر مباشر پێوتین ئێوە مردوون پەرژای نییە کە بەرگری لە خۆی بکات یا ئیش مەکەن یا بۆ سەر بەخۆی بکە وتی ئەم گەنجانە بۆ ئەدەن بە کوشت ئەوەختە من هێشتا گەنج بوو ئەم گەنجانە بۆ ئەدەن بە کوشت سەرگەنجی بۆ یا ئیش بکەن بۆ سەر بەخۆی یا دابنیشن و خەباتی سیاسی و بەیان دەرکەن و مزاهرە بکەن و شتی کۆ ئەو کاتە ساڵی چەند بوو مامۆستا ئەگەر ساڵی 94 ئەمە قەزم چییە یعنی ئێمە لەم حاڵەتین ئەوە ئاوامان لێ هاتووە لە باکوور ئەوە حاڵەتە و شۆڕشە و کوشتنە و بڕینە و گرتنە بەڵام کوردی باکوور لەو حاڵەتەیشەوە کە ئەوەیان بەسەراتەوەتە تەحەداکەن یەکێکیان لە حەبسخانەوە تەرشیح کردەوە بێ بەسەر کۆمات ئەمە دەرچەیە دەرنەچێ مهم نییە
بەڵام مهمەوەیە ڕۆحی تەحەدا هەرماوە ڕۆحی شۆڕژگێڕی هەرماوە خەڵکی شۆڕژگێڕی هەرماوە و قەناعەتیشم هەیە ئەگەر جاری پێشوو لە سەدا سیانزەی هێنا ئەم جارە دەنگەکانی زیادەکە چونکە تعاتوفێک و سۆزێکی خەڵکی لەگەڵایە لە بەرەوەی بەناحەق لە حەبسخانە چەند گرنگە کورد کە ئەچێتەوە بەغدا بە هەمان ڕۆحیەتی شۆڕژگێڕیەوە مامەڵە بکاو بەرگری لە مافی کورد بکات پێویستە کورد کە ئەچێتە بەغا ئەم جارە ئەم ئەندامانەی بەڕێزانەی ئێمە کە ئەچن بۆ بەغا بچن وا بزانن وەکو چۆن پێشمەرگە ئەچووە شاخ و بەتەمای ئەوە بوو ڕۆژێ جەنازەکەی بێنە بۆ کەسوکاری ئەگەر بەم ڕاحێتەوە بڕۆن ممکنە شتێک بکەن ممکنە هەندێک لەو مادە دەستوریانە حکوومەت ئیجبارکەن کە تەطبیقی بکات ئەمە ئەم ڕۆحێ شۆڕژگێڕیە لە ناو کووردا هەرماوە لە هەموو پارچەکان ماوە و پەرێژ ئەسێنێ حاڵەتێکی تر کە کاگازاتیش ئیشارەتی پێە ئەم وەزعی منتیقەکەوا نامێنێ ئێستا حالیان شەڕ هەیە لە بینی ئێران و ئیسرائیل ئەو شەڕە بە قەناعەتی من لە بینی ئێران و سعودیە دەست پێکا بینێکی تر بە شکڵێکی تر ئیقتصادی عەسکەری سیاسی هەواڵگەری ئەم شەڕە گەورەتر ئەبێ ئەگەر هەیە گۆڕەپانی شەڕەکە تەنها لە سووریا نامێنێتەوە بە قەناعەتی من لە تەمان ئەگەر زیاتر تەتەوەرکە لە سووریا نامێنێتەوە هەر لەبەر ئەوەیشە کە ئیستا پرۆژەی سێ پارچەی پارچەبوونی سووریات تەرح کراوە و دیسان خەریکن ئیشی لەکەن و ئەو وەزعە بەسەر عێراقیش تەطبیقە بێ و باسیشمان کرد ئیستا کە ممکن نییە جارێکی تر ئێمە لەگەڵ ئەم دەوڵەتاوەکو برا بژین کە ئێمە چەندەها ساڵ هاوارمانە کرد برایەتی کورد و عەرب و برایەتی کوردستان و بەغا و برایەتی هەولێر و بەغا باوەڕ ناکەم جارێکی تر ئەمە ممکن نییە لەبەر ئەوە گۆڕانکاری ئەبێ من یەک شت ئەڵێم پێویستە لەم حاڵەتە کە ئەم شەڕە گەورە بوو تەمان ئێران لە پشتیوەتی رووسیا لە پشتی ئێرانە ئەمریکا لە پشت ئەم مەشروعەوەیە کە ئەم ئیسرائیل و سعودیە لە منتیقەکە تەطبیقیەکەن ئەمە هەروە نامێنێتەوە گەورەترە بێ بەشەر ئەوەی کە لەسەر کورد پێویستە یەکەم لە ئیستەوە هەوڵ بدەن تەباییەک و یەکیەتیەک و عەقڵێکی نەتەوەیی لە ناو عەقڵی سیاسی کوردیا بچێنن زەرعی بکەن ئەمە یەک دووهەم ئێمە خۆمان ساغ نەکەینەوە بەلایەنی لایەکە بە تایبەتی ئەوەی کە ئێران ئێستا مسەیترە لەم منتیقە لە عێراق لە سووریا لە لەبنان لە یەمەن ئێران حکومەکە ئێران ئەیەوێ ئێمەش بخاتە ئەم چوارچێوەیە ئەگەر ئەم شەڕە دروست بوو ئێمە بتوانین سربەخۆیی خۆمان لەم معرەکە لەم شەڕە گەورە بپرزای کە ئەڵێم ئێمە یعنی کورد خۆی بپارێزێ قازانجەکەین لەو حاڵەتە ئێمە ئەتوانین هەوڵ بدەین بۆ سربەخۆیەکی گەورە بۆ کورد. سپاس دەکەم کاک ئازاد هەر لە قسەکانی مامۆستا حەمەمین پێنجوێنیەوە من پرسیارەکەمەکەم یعنی ئەوەی کە دکتۆر ئەحمەدی نەقیبزادە ئاماژەی پێداوە لە وتارەکەی شەپۆلی سێهەمی سربەخۆیی بەڕێگاوەیە و ئەبێت من پرسیارەکەی من ئەوەیە و ئەو باسی کوردیشی کردووە لە زمنیە ئەمەوێت زیاتر تەرکیزی بخەیتە سەر و زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە وەکو مامۆستاش ئاماژەی پێدا کە گۆڕانکاری هەیە و ناوچەکەش لەسەر کوڵانە ئێوە لەو بارەیەوە چیاوەن لە ڕاستیدا ناوچەکە لەسەر کوڵانە بەڵام هێشتا من بۆ خۆم نازانم ئەم کوڵانە لە قۆناخی گوشار دروستکردنی هەمەلایەنە تێپەڕیوە هێشتا گەیشتووەتە ئاسی ئەوەی کە ئەمە بەریەککەوتنی ڕاستەخۆ هەبیان ئەمە نەختێک وردەکاری وردبینیتری ئەبێ بزانین چۆنە بۆ نمونە چکە ئەمریکا لە پاڵ دەرچوونی لە ئیتیفاقیەکەی خاڵەکانی خۆی داواکارەکانی خۆی یعنی ئەساسی ڕێکەوتنێکیکەی تەڕح کردووە ئێران چەند بەرگە ئەگرێ ناگری هەرچەندە ئێران هەموو هەوڵێکیدایە رووسیا پشتیوانی لێەکە بەڵام رووسیا هەموو بەرژەوەندەکانی خۆی ناخاتە بە قوربانی ئێران ناکە چین لە نوێترین ڕووداودا بۆ نمونە قیتارەکەی ڕێگەی هەریر ئەمڕۆ بڕێکەوت بەرە و ئێران و گەیشتە ئێران و هات بۆ ئەوێ یان گەیشتویان بەڕێگاوەیە بزڵبێت یعنی ئەمان هەوڵی خۆیانە دەن بۆ ئەوەی کە پشتیوانی دەهیمکە بەڵام بەقەدەر بەرژەوەندەکانی خۆیان سەبارەت بە تێزەکەی دکتۆر
ئەحمەدی نەقیبزادە لە ڕاستیدا مامۆستایەکی گەورەی ئێرانی لە زانستە سیاسیەکان و لە دەرەوەش خوێندوێتی و ئێستاش مامۆستایە لەوێ لە زۆر کۆڕ لە سیمیناراتدا ڕێی خۆی هەیە ئەو پێی وایە کە ئەو وڵاتانە بە خوت و خۆڕایی دژی سەربەخۆبوونی کورد و سەربەخۆبوونی کەتەلۆنیا ئەوەستنەوە لەبەر ئەوەی ئەڵێ ئەمە مەوجی سێمیەتی هاتووە و جێبەجێ ئەبێت و لەوێ جۆرێک لە نەسیحەتی ناڕاستەوخۆ بۆ دەوڵەتی ئێرانەکە ئەڵێ بۆ خۆتان مشاوەشەکەن لەبەرەوەی ئەمە هاتووە هەر ئەبێت لە ئەوەی لە عێراق ڕوویداوە ینی مەسلەی سەربەخۆیی و لەو لاشەوە جۆرێکی کە ینی بۆ بەنسبەت کوردستانی ڕۆژهەڵاتەوە ئەڵێ کوردی ئێرانیش لە ئێران زیان نابێتەوە ئەگەر حکومڕانیەکی باشی کورد بکرێەوە لەگەڵ کورد باش بن لەبەرەوە من پێم وایە ئەگەر ئیجازەم دەی بێمەوە سەر یەک مەسلەی زۆر مهم ئەویشەوەیە کە ئێمە لە دوای حربی عالەمی یەکەمەوە بە تایبەتر لە عێراق ئەڵێم لە دوای نەمانی ئینتیدا بوو ئەوەی کە عێراق بووە دەوڵەتێکی سەربەخۆ بووە ئەندامی کۆمەڵی گەلان لەو کاتەوە ئێمە لە ڕاستیدا بەهەڵا ئەو هەڵەیە چۆن نییە ئەمە بەحسێکی ترەوە من لەم لە 15 ڕۆژەدا کتێبێکم دەرەچێ بە ناوی هەڵاتن لەسەر بەخۆی لەوێ بە وردی قسەم لەسەری کردووە هیوادارم زوو چاپ بکرێ و بگاتە بەردەستی خوێنەران ئێمە یەک تێزێکی هەڵە تیۆرێکی هەڵە استراتیزیێکی هەڵەمان هەبووە ئێمە هەمیشە کێشەکانی خۆمانمان لەگەڵ حکووماتی بەغدا کورد کردوتەوە لە کاتێکدا ئێمە کێشەمان لەگەڵ دەوڵەتی بەغدایە نەک لەگەڵ حکوومەتی عەبدولکەریم قاسم و حکوومەتی عەبدوڕەحمان و عەبدولسەلام و ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن و مالکی و ئەیادی و عەبادی و ئەوەی دواتریش دێ هەرچیەیە کە بێ نازانم ئێمە کێشە جەوهەریەکەمان لەگەڵ کێشەکە لەگەڵ عەقڵیەتە کاک ئازاد نەخێر کێشەمان لەگەڵ دەوڵەتە یعنی ئێمە دەوڵەتی عێراق لای ئێمە لای کورد لە ئەسڵدا ئەبێ بۆ شێوەیە بێ ئەم دەوڵەتە بۆ ئێمە لەژێر پرسیاردایە ئەم دەوڵەتە بەبێ ئیرادەی ئێمە بەبێ ویستی ئێمە دروست کراوە و ئێمەی پێوەرچێنراوین یعنی ئێمە بەشێک حتا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەشێک نەبووین لە ڕووی کولتوریەوە بەشێک نین لە ڕووی ئەوەی پێ ئەڵێن گەل زەحمەت نەبی وەرە چێ ئەتوانێت ئێستا تعریفێکی هیلم بۆ کابڵێ گەلی عێراق جوانیە ئێمە لە کاک ئازاد هاوڕێیانم پێمەڵەن کاتم کۆتایی هاتووە مامۆستا حەمەمین پێنجوێنی بە دوو خاڵ کەوتی پێویستە سەرکردایەتی سیاسی کورد و کورد ئەنجامی بدات پێی هەڵبسێت ئێوە ئەڵێن پێویستە لە ئێستادا کورد چی بکات زۆر ڕاستیدا من زۆر خۆم بڵاو ناکەم من ترکی لەسەر کوردستانی عێراقەکەم لە کوردستانی عێراقدا لە باشووری کوردستاندا ئەبێ لایەنەکان بەیەکەوە بین و یەک بگرنەوە ئەمە تەمەنایە ڕەنگە زەرفێکی واقعیش بێتە پێشەوە هەلومەرزێکی واقعیش بێتە پێشەوە کە نەخێر هەر یەکە هەموو حزبەکان هەر یەکە نەختێک بکشێتەوە لە تمو حەباڵاکانی خۆی بۆی بتوانن لە زەمینەیەکی تردا یەک بگرنەوە من ئێستا زۆر ئەزانم معاملەیەکی دەوری هەیە تەحالوفێک هەیە ئەو تەحالوفە لە مابەینی وڵاتانی کە کوردستانیان داگیر کردووە شاراوە نییە بەدزیش نییە شەرمنانەش نییە زۆر واضح و ڕوونە لە وەختی ڕفراندۆمە لە تەسریحاتەوە هەتا ئیجراعات بینیمان سپاسانەکەم کاک ئازاد بەڵێ کاک ئازاد جوندیانی سیاسەتوان و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ و کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی سپاس بۆ زانیاریەکانتان مامۆستا حەمەمین پێنجوێنی سیاسەتوان و چاودێری سیاسی سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمە و بە بینەران بەخشی کە جەنابتان لە سلێمانیەوە لەگەڵمان بوون کاک ئازادیش لە هەولێرەوە بەڵێ بینەرانی ئەزیزم باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا من کاتێکی